باستەوە دەکەین کە لەگەڵەوەی قەیرانی سیاسی و پێکنهێنانی حکوومەت و هەروەها ناکۆکی لایەنە سیاسیەکان لە عێراق بەردەوامیان هەیە، بەڵام هەوڵەکان لەلایەن وڵاتانی ئیقلیمی و لایەنە سیاسیەکانی کورد بەردەوامی هەیە بۆی خستنەوەی نێوماڵی سیاسی و تێپەڕاندنی ئەم دۆخە چەقبەستووی کە لێستادا لە عێراقدا دەگوزارێت لەم نێوەندەشدا بەشێک لەلایەنە سیاسیەکان ڕۆڵی نێوەندگیریان گێڕا و هەروەها هەوڵ دەدەن لە ڕێگەی گفتوگۆ کێشەکان چارەسەر بکەن. ئێمە قسە و گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین با ئامادەبوونی میوانەکەمان ئازاد ئیبراهیم ڕۆژنامەنووس کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانە. کاک ئازاد بەخێر هاتی، سوپاس بۆ ئامادەبوونت. کاک ئازاد جەنابتان وەکو ڕۆژنامەنووسێک هەڵوێستی لایەنە سیاسیەکانی سەرەتا با باسی عێراق بکەین، لایەنە سیاسیەکانی عێراق هەڵوێستەیەک لە دوای یەکەکانیان کە دەری دەبڕن سەبارەت بە تێپەڕاندنی ئەم دۆخەی کە لە ئێستادا لە عێراق دەگوزارێت چۆن دەبین و چۆن خوێندنەوەی بۆکەن؟ بەینتان باش، بەیانی بینەران و بیسەرانتان باش. ئێمە دەبێت باس لەوە بکەین کێشەکانی عێراق کێشەی هەندێکی ڕەهەندی مێژووییانەیە. لەو چوارچێوەیەدا کێشەی دین مەزهەب تێکەڵ بە کێشەی سیاسی دەکرێت و لایەنەکان چێ ئەوەی مەزهەبیەکە بیرکاتەوە یان سیاسی بیرکاتەوە خۆیان بە بەشێک لەم پرۆسەیە دەزانن، خۆیان بەشێک لەم پرۆسە سیاسی لە عێراقدا دەزانن، بۆیە خۆشیان ناخەن بە دەرەوە لە چارەسەرکردنیدا وەک چۆن خۆیان بە بەشێک لە کێشەکان دەزانن و دەیبینن ئاواش بەو پێوەرە هەوڵ دەدەن کێشەکان چارەسەرکەن. ئەلبەت ئەگەر ورتر سەیریکەین هەموو هێزانێکی ئێستا لە سەر گۆڕەپانە سیاسەکەیە هەموو هێزانن کە لە دوای ساڵی 2023ەوە لە دەرەوە بوون یان بابنی بە جۆرێک لە جۆرەکان لەناو لە مێژووی پێش عێراقدا غیابیان نەبوو. بۆ یەکە هاتنەوە عێراق ئەتوانین وا بڵێم ئیدامەدانی ئەم کێشانە بەردەوامیدانی ئەم کێشانە هەر خۆیان بوون، بۆیە ئێستا هەر خۆشیان دەبێت چارەسەریکردنەوە، هەر خۆشیان بەشێکن لە پرۆسەی چارەسەر، بۆیە وەکوتم خۆیان ناخەن بە دەرەوە، هەوڵیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە هەر بارێکدا هەوڵدان یا با بڵێن دانیشتن گفتوگۆ حیوار یەکێکە لەو هیوایانەی کە لە هەر بابەتێکی تر لە عێراقدا بێهیوا بوو بینی ئێمە لە بابەتی گفتوگۆکاندا بێهیوایی تێدا نییە، لانی کەمەر گفتوگۆ باشترەوە چارەسەر باشترە و ئەوان بەشێکن لەو هەوڵانەی کە بەردەوام هەوڵی چارەسەرکردنی کێشەکان دەدەن و دەیانەوێت عێراق لەو دۆخە تێپەڕێت. باشە، لەگەڵەوەدا کە دەیانەوێت ئەو دۆخە تێپەڕێنرێت و لەگەڵەوەدا کە دەیانەوێت هەوڵی چارەسەرکردنی ئەو گرفتانە بدەن کە لە کاتێکدا خۆشت باس لەوە کرد خۆیان هۆکارن بۆ دروستبوونی ئەم دۆخە، پێدوانی ئەوەی کە لە ئێستادا دەگوزارێت و ئەوەی کە بۆ نمونە خۆپشان ئەم لا دەیەوێت خۆپشاندان بکات ئەمەیتریان بەرامبەر بۆ خۆپشاندان و هەروەها مانگرتن ڕادەگەیەنێت. ئەمە هۆکارێک نییە خود با بڵێن نابێتەوەی کە هەنگاوێک بێت بۆ مراندن یاخود لە ناوبردننی پرسی دیموکراسی هەروەها ئازادە گشتەکان و هەروە لەگەڵەوەشدا دەستور لە عێراقدا پرسیارێکە دەتوانم بڵێم کۆنتترۆڵی ینی پرسیارەکانی تریشتا ئەگەر هەر پرسیارێک تیش بێ هەر ڕەنگە پەیوەست بێ بەم بابەتەوە. ئێستا ئەوەی دەیبینین لە عێراقدا وێنەکەوە هایە ئەمە دۆخە سیاسیەکەیە کە وای کردووە بەرەکان لە دژی یەکترا بێنە سەر شەقام و خۆپشاندان بکەن، بەڵام لە ئەسڵا ئەمە پێکدادانی دینیەکەیە، لە ئەسڵدا ئەمە ئەو تەداخلەی مەزهەبە لە ناو سیاستدا. جاران ئەگەر بۆ نمونە تۆ دابشکاریەکت لە بینی دوو مەزهەبدا لە عێراق ببینایە، ئێستا دابشکاریەک لە ئەوەدا دەبینی لە ناو خودی مەزهەبەکانیشدا چۆن هەڵکشانێک هەیە بۆ ئاستی سیاسی و تۆ بۆ نمونە ئەگەر پێشتر وتارێکی یەکگرتووی شیعیت لە بەرامبەر سونیدا ببینایە، ئێستا دابشکردنێک لە وتاری شیعیشدا دەبینی. ئەگەر لە ناو مەزهەبی شیعە و سونەدا پێکدادانەکە ئەوە بوایە کە کێیان نزیکترن لە خودداوە وەکەوەی کە لە پێکدادانی عامی مەزهبەکاندا هەیە، لە کاسۆلیک و پرۆستان تا هەیە، لە شیعە و سونەدا هەیە، یانەوێ میراتگیری ڕاستەقینەی دین بن. ئێستا دەبینی لە ناو شیعەشە ئەم پێکدادانە هەیە کە بە جۆرێک لە جۆرەکان دەیەوێت وەکو تەوریسی ئەو بابەت ئەو مەزهەبە وایە کە ئەیانەوێت لە کامیان ڕاستتر و نزیکترن. هەستەکەی ئەمە هەڵکشاوە بۆ پانتایە سیاسەکە، بۆیە دەبینی ئەمەی کە لە گۆڕەپانەکەدا دەیبینی ئەوەندەی ئەگەر دابشکاری تێدا هەبێ 50-50 چەندێکی سیاسی چەندێکی مەزەبیە، بۆیە قسێکی جوانە وتم فەزای پرسیارەکان ڕەنگە هەر لە ناوم پرسیاردا بێەوەندە جوانە، بۆیە بێگومان وهاییە
بێگومان ئەوەی کە ئێمە دەیبینین نەک مراندن بەڵکو هەر تەواو خاڵیکردنەوەی عێراق لە پرۆسەیەک ناوی دیموکراسی بێ چونکە لە ئامی دنیادارم ئەم پرۆسەیە وەهایە کە لایەنی یەکەم ناتوانێت حکومت پێک بێنێ لایەنی دووەم دەڕاتە سەرمێزی گفتوگۆ بۆ پێکێنانی کابینەیەکی وزاری لە هەر وڵاتێکدا بێ ئەوەی کە دەیبینین ئەگەر بە سەرەتا باسی مەزهبیەکەیم کرد و باسی سیاسەکەی بکەم سیاسەکەی ئەوەیە لایەنێک لە عێراقدا کە هێزی باڵای ناو مەزهبەکەی بەڵام هێزی باڵای ناو دنیا سیاسیەکە نییە بۆی ئەمەی پێ قبول نەکراوە کە ئێمە دەیبینین بە جۆرێک لە جۆرەکان ئەنجومەنی نوێنەران کۆبوونەوەکانی دواخستووە قسە لەسەرەوە دەکرێت بێتە هەرێمی کوردستان بۆیە بەڵێ قسەکە جوانە پرۆسە دیموکراسیەکەی عێراق بە شکستی یەک لایەن خاڵی دەبێتەوە لە ئەو دیموکراسی ئەوەی دەبینین عێراق بە شکستی لایەنێک شتێکی تێدا نامێنە ناوی دیموکراسی و قبولکردنی کاتێکدا کە پێشتر هەموو سیاسەتی عێراق لەسەر بنەمای تەوافق دەڕۆژ بەڕێگە و ئەزمونێکی زۆر باش بوو کە تاقی کراوەتەوە لە شەن ساڵانی پێشووتردا ینی ئەمە شتێکە بە کردار ینی تەوافق بۆ عێراقەکان دروستە و ینی ئێمە سیرکەین لە دوای ساڵی 2030ەوە تا ئەو تا بابڵین 2010 کۆتا هەڵبژاردن دەبینین عێراق لە یەک خاڵە خەریک بوو ئەم ناهاوسەنگی ئێستا لە دەستدا ئەوە بوو لە ساڵی 2010 ئەم بابەتە هاتە پێشەوە لە پرسی پۆستی سەرۆ کۆماردا خەریک و دیسان تەوافقەکە دێک دێتەوە بۆیە من هەمیشە وتومە عێراق لەبەر ئەوەی فرە پێکاتەوە فرە نەتەوەیە خودی خاکەکە هەر ئەمە قبول دەکە خاکێکە ینی لە ڕاستیدا ئەگەر دیموکراسیش قبول نەکە ئەگەر هەتا بابەتی با بڵێن ئەلمانێتیش قبول نەکە بە جۆرە لە جۆرەکان ناو دنیاەدا بەڵام تەوافق قبول دەکە چۆن ینی ئەم بە تعبیرێکی سادە ئەو پشکێنەیە تەوافق کە هەرێکێ بە پێوەری خۆی پشتی خۆی وەردەگرێتەوە لەم تەوافقەدا کاتت تاکە هۆکار ببوورە تاکە هۆکار یەکتر قبول نەکردن و یەکنەگرتنی لایەنە سیاسیەکانە لە ناو یەکدا کام دۆخی بە تەواوەتی بەم شێوەیە بە تەواوی دروستە و پرسیارە شتێکمانەیە هاوڕێیانی ئێمە هەمیشە کە قسە دەکەین لەسەر عێراق قسە لەسەر ئەوە دەکەین پێکدادانەکە یان نەتەوەییە و یان مەزهبیە یەک شت نایڵێ ئەم عێراقی ئاوا بەم دۆخەگەیان دووە بە ینی بەو شێوەیە پێی دەوتێت مێنتاڵیەتی خێڵ ینی عەقلی خێڵ لە ڕاستیدا تۆ سەرکردەکانی شت لە عێراقدا خێڵ هەڵیانە کشێنێتە سەرەوە خێڵ ینی بە جۆرێک لە جۆرەکان بە باگراوندێکی خێڵەکیەوە دێنەوە بەڵێ تۆ هەرێکێک لە ئێمە وەکو میدیاکار دەبینین ئەو سەرکردەی ئەمڕۆ عێراق بەڕێوە دەبات لە تەواوی پێکاتەکان ئەو سەرکردانن کە ئەزمووی ئەوروپایان هەیە یعنی ئەمان بەداخەوە لە دوای 2030 هاتنەوە عێراق نەیانتوانی ینی ئەو باگراوندە سەقافی و ڕۆشنبیری و دیموکراسی لە ئەوروپا وەریانگرتە بوو بهێننەوە بۆیە ئێستا ئەمە دەرەنجامەکەی دیکە عێراق لەم ئاسەدا دەبینین ئێمە بەردەوام کێشە لە دوای کێشە وەک ئەوەی کە بڵین بە کارگەیەکی گەورەی بەرهەمێنانی کێشە ئەگەر ناوی بنێم ئاواتاشە باشە کەواتە توین بڵین بەردەوامی ئەم دۆخی کە ئێستادا دەگوزارێت و چارەسەر نەکردی دەبێتە هۆی یاخۆ بڵین هەنگاونانێک بۆ جەمسەرگیریەکی فراوان لە نێوان لایەنە سیاسیەکاندا کە ئەمە دەبێت ئەوەی کە درزێک لە پردی پەیوەندی ئەگەر بێت و لە دوهاتوشدا دروست بێت ببێتە درزێک لەو پردەدا کە دەکرێت ببێتە پەیوەندی لە نێوان لایەنەکاندا وڵا خۆی هەر درزەکەی تێکەوتووە ینی گەر بەردەوام بێت بە هیچ شێوەیەک ڕێکەوتن و لێک تێگەیشتن نەمێنێت زۆر جار ئێمە قسە لەسەر دەستی دەرەکی دەکەین لە عێراقدا دەڵێن ئەو درزە دەستی دەرەکی خستوێتی بە عێراق لە ڕاستیدا زۆر جار چارەسەرەکانی عێراقی شەردەستی دەرەکیە یعنی دەستی دەرەکی لە عێراق ئەگەر وڵامی پرسیارەکەت بێ کە ئەو ناکۆکی لە نێوان لایەنەکاندا هەبوو ئەگەر بە دەستی دەرەکی بێ زۆر جار هەر دەستی دەرەکی شوای کردووە ڕێککەون یعنی دەستی دەرەکی لە هەموو ئەگەرێکدا بۆ عێراق خراپ نییە ینی پاڵنانێکی نەرێنیە بەڵام دەرئەنجامێکی ئەرێنی هەیە بۆ نمونە ئێستا با بڵێن ئەگەر سەیری هێزی باڵا بکەین وەکو دەستی دەرەکی لە عێراقدا ئەمریکا و ئێران هێزی باڵان وەکو دەستی دەرەکی لە عێراقدا بەڵام زۆر جار هەر ئەمریکا بە پەستانێکی نەرێنی کە خستوێتە سەر لایەنە عێراقیەکان دەرئەنجامی ئەرێنی هەبوو ڕێکەوتن کراوە و ئێرانیش بۆ خۆی وهایە من پێم وایە چەندێ ناکۆکەکان کرژ ببنەوە لە دوجارە ئەو دەستە دەرەکی وەک چۆن تا ئاخر پلەی وەرگرتنی بەشەکانی خۆی لە عێراقدا دەڕوات
کلێنەکان گەورە دەکاتەوە لە هەر کوێیەکە گەشتە پشکەکەی خۆی و گەشتە ئەو تموحیکە خۆی بۆ عێراقیەتی ئیتر نایڵێ لەوە زیاتر ناکۆکەکان بقلیشێتەوە بۆیە ئێستا وای دەبینم بەڵێ دروستە کلێنەکەی تێدایە گەورە بووە بەڵام دەستە دەرێکەکان لە بارێکشدا کە ئەیان وەستێنێ باشە کاتە پێ دوای و جەمسەرگیریە لە نێوان لایەنەکانە دروست بۆ لە ئێستادا ئەو جەمسەرگیریە دروست بووە بەڵام ئەو جەمسەرگیریە هەر بە هێزی دەرەکی زۆرجار لە یەک نزیک دەکرێنەوە ئەگەر شتێک بڵێم یعنی وەکو هەر لەو جەمسەرگیریەدا کاتی لە ماوەکانی پێشوودا بە درێژایی ئەو چەند ساڵی با بڵین سەرۆک مامجلال لە عێراق دۆم جەمسە بەندیە هەر وجودی هەبوو بەڵام ئەو قسەی عەمان حەکیمە دەڵێ ئێمە کە لە سەر یەک مێزی گفتوگۆ کۆگراینەوە نەمانتوانی هیچ بڵین یعنی ئەم جەمسەرگیریە هەر وجودی هەیە جا جەمسەرگیریەکە لە ئەمنیەت دابێ لە ئابووری دابێ لە سیاست دابێ لە ئیدارە و دەسەڵات دابێ ئێمە دەیبینین لە عێراقە لە ڕاستیدا وجودی هەیە ئەم جەمسەربەندیە باشە کاگازات باست لە دەستی دەرەکی کرد لە ئێستادا تا ڕادەیەک بێدەنگبوونی وڵاتی ئێران خۆ باڵێن حکوومەتی ئێران و ئەمریکا نابینرێت لە دۆخەکەدا و ئەگەر بێدەنگن هۆکار چیە لە ئێستادا کە هیچ لایەنێکیان با بڵێن کاردانەوەی خود کاریگەریکی ئەرێنیان یاخود کردداریان لە دۆخەکەدا نیە هەری وڵاتێک کە لە عێراقدا کار دەکات ینی ئەوەندە بە ئاشکرا دەست ناخاتە ناو دۆخەکەەوە جۆرێک لە جۆرەکان سەروەری عێراقی پێشێل کرێت ئەمریکا خۆیان قسەیەکی ئەمریکەکان بەرزبەت ئەمریکەکانەوە سەرەتا قسەیەکیانەیە پێی دەڵێن بیانوو لە یەکێک لە مادەکانی دەستوریاندا دەڵێن ئێمە ناچین بە هیچ وڵاتێکدەوە ئەگەر بیانووی چوونە ژوورەوەمان نەبێت دەستی وەردارمان نەبێت بۆیە ئەوان لە ئێستادا کە پرۆسەکە ناومان نابێت پرۆسەی دیموکراسی ئەگەرچی من هەمیشە دەڵێم هەڵبژاردن لە عێراقدا چاولیکەریە ئەمریکا بیانووی نەماوە ئێستا یعنی بەڕوونی دەست بخاتە ناوەم بابەتەوە ئەو بیانووی هەبوو هات سیستەمێکی فاشیستی دیکتاتۆری لە عێراقدا ڕوخان وەک ئەوەی کە مەترسی بوو بۆ سەر ئەمنیەتی جیهانی بەڵام ئێستا جارێکی تر بیانووی ئەوەی نییە بێ بە ئاشکرا دەستخاتەوە ناو بابەتەکە بەڵام بە پێی پشکی خۆی بەرژەوەندی خۆی بۆ ئەوەی کام لایەن بەرژەوەندەکانی لە عێراقدا دەپارێزێ لە بەرامبەر جەمسەرە ئێرانیەکەدا بەرژەوەندی ئێرانەکەدا ئەو دەستی تێدەخاتەوە بەڵام بە ئاشکرانە بەڵام ئێرانیەکان لە ڕاستیدا ئەگەر لە لینکی مەذهبی شەوە بێ ناتوانێت لە عێراق دوورکەوێتەوە ئەمە وەکو مەذهب وەکو ئەمنیەتیش بێ ناتوانێت لێی دوورکەوێتەوە وەکو ئابووری و ئیقتصاد و بەرژەوەندیەکانیان بێ هاوبەشەکانیان بێ ناتوانێت لێی دوورکەوێتەوە وەکو سنوور بێ هەر ناتوانێت لێی دوورکەوێتەوە تۆ بتەوێت نەتەوێت دوو سنوور بەم تێکەڵەتیە هەمیشە کارلێکیان بۆ سەر یەکتری هەیە جا کارلێکەکە وەکوتم مەذهبیە ئابووریە سیاسیە ئەمنیە ئێران لە ئەمریکا زیاتر ئێستا وجودی هەیە لە گۆڕەپانەکەدا هەستەکەی فارغۆنی ئێرانیەکان لە عێراقدا زیاتر بیستراوترە دەنگی زیاترە و زیاتریش توانیوێتی چنگی بە بەرژەوەندەکانی خۆی بگات و کۆشی کاتەوە بۆ یەکەوتم دەستی دەرەکی لە عێراقدا زۆرجار چارەسەرە پەستانێکی نەرێنیە بەڵام دەرئەنجامی ئەرێنی هەیە شیعەکان چەندە ناکۆکەکانە قوڵ بێتەوە ڕەنگە لە خاڵێکە ئێران بیوەستێنێ چونکە هەر ناکۆکێکی ئەوان خزمەتە بە جەمسەرە دژەکەی ئێران کە ئەمریکایە و لێدانە لە ئەو دنیابینیە مەذهبی کە لە بەرامبەر سونەدا هەیە باشە کاگازات کاتە پێت وایە بۆچی تا ئێستایانی کاتە دەکرێت نەگەیشت بێتنە ئەو خاڵە کۆتایی کە ئێران بتوانێت لەلایەنی مەذهبیشەوە بێت بتوانێت ئەو بارودۆخەیە خۆت باڵین ئەو ناکۆکیە بوەستێنێت وەکو پێشتر باست کرد پێم وایە ئێران هێشتا پێ نەگەشتوە چونکە پێنەگەشتنەکە چییە پێنەگەشتنەکە لەو دیدەدایەکە بۆ نمونە لایەنێکی وەکو سەدرەکان یا سەدر خۆی بۆ پرۆسەی سیاسی ئیسە لە عێراقدا هەیەتی ئەو دروشمەی کە سەدر بەرزی کردوێتەوە زۆرینەیەکی نەغەربی و نەشەرقی ئەمە هەستەکەم جۆرێک لە دەرچوونە لەو دیدەی کە ئێرانەکانیش بۆ عێراقیانە بۆیە نا ئێران هێشتا پێی نەگەشتووە بەڵام دەستەوەستانیش نییە لە هەوڵەکانی لە ماوەکانی ڕابوودا لە هەموو کابینەکانی ڕابردوودا دوای هەڵبژاردن ڕاستەوخۆ ئێرانەکان بە کردداری و بە فیعلی وجودیان هەبوو لە نزیکردنەوەی لایەنەکاندا بەڵام لە دوای ڕووداوێکەوە کە بڵێن کوشتنی قاسم سولێمانی بوو لە عێراقدا دەتوانم بڵێم ئێرانەکان تۆزێک غامزتر یان نادیارتر لە عێراقدا جوڵە دەکەن بۆیە وەکو جاران نییە بەڵام هەر بەردەوام هەوڵەکانیان هەیە بۆ ئەوەی کە
لە بەرانبەر جەمسەلەکەی دردا خۆیان وجودیان هەبێ و پاشەکشێ نەکەن و پیان وابێ ئەو سوورەیە نەگوێزنەوە بۆ جیهان کە پیان وابێ دوای ئەو ڕووداوای تر ئێران جۆرێک پاشەکشەی هەیە لە عێراقدا. بەڵام وەکو هەوڵی هەیە بەردەوام بەڵام جارە نەگەشتێتەوە خاڵی کە هەموو جەمسەلەکانی ناو شیعە کۆبکاتەوە و ڕێکیان خاتەوە و بە جۆرێک لە دەسوەردانی ڕوون ببینرێت. باشە کاگازات ئەگەر بین باسی ڕۆڵی با بڵین لایەنە کوردیە سیاسی کوردیەکان بکەین لە بەخود با بڵین دەتزانین کە لایەنە کوردیەکان بەردەوام ڕۆڵی لایەن نێوەندگیریان بینیوە لە دۆخەکەدا و ویستویانەکە ئەم بارودۆخی کە لە ئێستادا دەگوزارێت بیانەوێت بۆ نمونە بەو نێوەندگیریان کۆیان بکەنەوە هەروەها چارەسەریە بکەن بە کوردیەکەی. ڕۆڵی لایەنە کوردستانیەکان لە چه ئاستێکدایە بۆ یاخود بڵین هەوڵەکانیان لە شاستێکدایە بۆ کۆتایی هێنان بەم دۆخە و ئەو هەوڵانی کە تا ئێستا داویانە بۆ یاخود باڵینە و نێوەندگیریانی کە لە نێوان لایەنەکانایانە و ئەو کۆبوونەوانی کە لەسەر ئاستی حیزبی بێت یاخود لەسەر ئاستی هەرێمی بێت کردویانە لەگەڵ لایەنە عێراقیەکاندا لە شاستێکدا بۆ هەروەها بەپێی پێویست بۆ تا ئێستا. ینی ئەگەر ئێمە باس لە سیاست بکەین وەکو سیاست نە هەوڵەکە هەوڵێکی زۆر گەورەیە وەنە سیاسەتیش بەوە دەبێتەوە هەموو جارێک مبادرەکان دەست پێشخەلەکان لە هەرێمی کوردستانەوە بێت و لە دوجارە تۆ نتوانی سوود لەم ئەم قلیشە سیاسی لە عێراق وەرگری. دەست پێشخەلەکان کاری ئەوەندە گەورە نەبوونە کە دەتوانم بڵێم لە دوای وەکوتم 2010ەوە وەکو پێش 2010 عفو وەکو پێش 2010 بوو بێت. لە پێش 2010دا قسەیەکی ئۆفرابینگوێی ئیسرائیلی بهێنمەوە بە نمونە. ئۆفرابینگوێ پێی وا بوو کوردەکانی عێراق ئێستا دەوڵەتێکیان لە ناو دەوڵەتدا هەیە. یعنی ئێمە ئەوەندە بەهێز بووین ئەمانتوانی وەک دەوڵەت لە ناو عێراقدا مامەڵە بکەین. هەر فعلەن شتێکش بوو لەم جۆرەیە بۆیە ئۆفرابینگوێ وا دەڵێ. بەڵام لە دوای 2010ەوە کە دەبینیت لایەنە کوردستانەکان خۆیان پێویستیان بە نێوەندگیریەوە خۆیان پێویستیان بەوەیە کە لەکتر نزیک بکرێنەوە ئەم دەست پێشخەریانە لاواز بوون. ئێمە لە کاتێکدا دەتوانین دەست پێشخەریەکانمان بەهێز بێ بتوانێت شوێنی خۆی لەسەر گۆڕەپانە سیاسەکەی عێراق بڵێ بەهێز بن. خۆمەوەکو گورزەدارە وایە کە بە ئەستوریەکەیدا ناشکێتەوە بەڵام دانەدانە دەشکێتەوە. ئێستا ئەسڵەن ئێمە ئەوەتانە چەند جارێک لە خیتابی عەرەبەکاندا وەکو تعلیق لە ئێمە دەدەن دەڵێن لە هەرێم خۆتان ڕێک خەن و بێنەوە عێراق بۆ پۆستی سەرەوە کۆمار. یعنی دەتوانم بڵێم ئێمەش پاشەکشێمان کردووە لەو دەست پێشخەریانە و ئێستا ینی مایە نیگەرانیە جاران دەماوت ئەبێ ئەزمموی هەرێمی کوردستان ببرێتە ناوچەکانی ناوەڕاست و خوار و عێراق. ئێستا جیاوازیەکە مەگەر لە ڕوخسار دابێ لە ڕوخساری شار و جوگرافیا دابێ ئەگینا لە ناو پرۆسە سیاسەکەدا جیاوازیمان نییە. ئەوان قلیشان و لێک دوورکەوتنەوەی ماڵی شیعی و سونیانەیە ئێمەش ماڵی کوردیمانەیە. لە ناو ماڵی شیعیدا 2 ماڵ هەیە لە ناو ماڵی کوردیدا 5 و 6 هەیە ئێستا. بۆیە دەست پێشخەریەکانی ئێمەش لاواز بوون. ئەلبەت من قەت بە خراپی نازانم دەست پێشخەری هەبێت وجودی هەبێت قەت گفت و گۆڕەت ناکەمەوە وەقەت هیوار و دانیشتن بۆ چارەسەر شتێکی خراپ نییە. بەڵام ئەگەر نێتەکە ڕێکەوتن بێ. بەڵام کە تۆ دەبینی ئێستا نێوەندگیریەکەی تۆ با بڵین ئەگەر وەکو تەوافق بێ لە ناو تەوافقدا ئێمە پێویستمان بە نێوەندگیریە لە ناو نێوەندگیریدا لایەنی کوردی ئێستا خۆی پێویستی بە نێوەندگیریە. ئەو کاتە وەکو دووبارەی دەکەم ئەم قسەیە ئەو کاتە ئێمە بەهێز بووین دەمانتوانی نێوەندگیریەکانمان ببێ بە کردار و شوێنی خۆی بگرێت و جێگیر بێ لە لای لایەنە عێراقیەکان خۆمان پێویستمان پێینە. باشەکەواتە توانین بڵین یەکدەنگی هەروەها کۆکبوون لەسەر بابەتە سیاسیەکان لەناو خۆی کورد لەناو خۆیاندا دەتوانرێت بێتە خۆت با بڵین بێتە فاکتەرێکی بەهێز یاخود فاکتەرێکی ئەرێنی هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کوردەکان لەناو خۆیاندا و هەمیش بۆ لایەنە عێراقیەکان لە بەغداد. بێگومان وایە خۆ ینی تۆ وتارێکی شپرزت هەبێ ئەم وتارە شپرزەیە عێراقیەکان وەکو وتاری کورد وەری دەگرن نەک وەکو وتاری حزبی کە تۆ ئەبینێ وتارە کوردیەکەت لاوازە وتارە کوردیەکەت شپرزەیی پێوەیە پارچە پارچە بوونی پێوەیە خۆ ئەو گوێ لە کام بەشیان بگرێ لە وتارە کوردیە. ینی وتار لە ناو زماندایە هاوڕێ کە تۆ دەبینێ وتارەکەت پارچە پارچەیە
کام پارچیان وتاری کوردانەیە بۆیە ئێمە لە نێوان وتاری حزبیانە و کوردیانەدا ئەمە شتەکەیە ئێستا ئێمە لە بەغدا وتاری کوردانە نابینین ئەوەندەی وتارێکی حزبیانە دەبینین ئەوەندەی وەجهێکی حزبیانە دەبین وەجهێکی کوردانە نابینین بۆیە بەڵێ ئەوە دەرانجامەکەیت کە جەناب دەڵێ لە عێراقی بین باشە کاگازات کاواتسا گەرەوەکو دووە پرسیارەمە لە جەنابتانی بکەم ئەوەی کە گرنگە لایەنە کوردیەکان لەناو خۆیاندا بیکەن ئەوەی کە گرنگە جگەلەوەی کە یەکجەنگ بن گرنگترین شت چییە کە لەناو خۆیاندا بیکەن هەمووی کە ئەو سنگ و قورسایی کە لە ڕابردوودا لە عێراقدا هەیان بوو بەدەستی بهێننەوە کە لێستادا هەمووان هەست بۆ دەکەین کە تا ڕادەیە کە گەر بڵین کاڵ بۆتەوە بەڵام لەگەڵەوەشدا هەندێک لایەن هەوڵ دەدەن کە ئەو سنگ و قورسایە بگەڕێنەوە بە کۆبوونیان لەگەڵ لایەنێک عێراقیەکاندا بە نێوەندگیریان لە بارودۆخەکەدا پێویستە چی بکرێت بۆ ئەمە بە دیاریکراوی بە تعبیرێکی سادە ئێمە تەزبیحێکمان هەیە کە ئیمامەتی ئەم تەزبیحە نەما دانەکانی دەزوەکەی شی دەبێتەوە هەر دانەیەک بەلایەکدا ئێمە ڕێک ئەگەر ئەمە تۆخی سیاسی ئەم حزبانە بەو تەزبیحە بشوبێنی ئیمامەتی ئەم تەزبیحە نەماوە بۆیە هەردانەیەک بەلایەکە ڕوو دەچێت جگە لەوەی کە جەنابەت دەڵێ یەکوتاری چیتر گرنگە ئێمە پێویستمان بە سەرکردەیەکە ڕۆڵی ئەو ئیمامە ببینێکە لە تەزبیحدا هەیە چۆن ئیمامێک لە تەزبیحدا دانەکان کۆ دەکاتەوە دەبێت لەناو ئەم حزبانەشدا ئیمامێکم حزبانە کۆ بکاتەوە ئێمە وەکوتم بە تعبیری سادە وەڵامیان پرسیادەمەوە ئێمە بەتات لە دوای ژیان ئاوای مام جەلال ئێمە ڕیشسپی سیاسیمان نییە لە عێراقدا هەر بەعام لایەنی عێراقی بە شیعە و سونەیەوە لایەنی کوردیش غیابی سەرکردەی هەیە کە غیابی سەرکردە هەبوو تۆ چۆن بڵێم تۆ ناکرێ بە چەند دانەیەکەوە بچیتە گفتوگۆ حیوارەوە بەڵام لانی کەم سەرکردەیەکمان نییە بڵێ تەواوی خەیتابی کوردی لە من وەرگرن لە ماوەکانی ڕابردوودا ئەمەمان هەبوو قسێکی عەلی عەلا هەیە نووسەرێکی عێراقیە دەڵێ لە تەواوی ماوەکانی ڕابردوودا کە مام جەلال لە عێراق بوونی هەبوو هیچ لایەنێک نەیدەتوانی لە دەرەوەی سیاسەت و قسەی مام جەلال قسەی هەبێ بەڵام کە مام جەلال ژیان ئاوایی دەکات ئیتر ئەم ئیمامە نامێنێ چ بۆ کوردەکان و چ بۆ عێراقیەکانیش بۆیە ئێستا بیهێنە خەیاڵی خۆت ئێمە لەو تەزبیحە دەچین کە هەر دانەیەک لەلایە کەوتووە پێویستمان بەو ئیمامەیە کۆی کاتەوە پێش عێراقیەکان بۆ کوردەکان باشە زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ ئازاد ئیبراهیم ڕۆژنامە و سپاس بۆ ڕوونکردنەوە شیکردنەوەکانت بۆ ئێمە بەخێر هاتی دووبارە